ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش ڕۆژێکی ئارام و وزە بەخش دەست پێ بکەن گەشت بین تا ژیان بەڕوویەکی باشتر بێبەرە ڕوومان و ژیانێکی باشتر بەڕێ بکەین. ئەمڕۆ خوێندکاران بە تایبەت چاوتان لەسەر پرۆگرامی ڕۆژ باش بێت چونکە تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان هەموو زانیاریەک لەسەر پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵای نەبێت تا بتوانن ئەو شوێنەی کە ئەتانەوێت یاخود خوازیارێکن ئارەزوین بۆتان بێت و داهاتوێکی باشترتان هەبێت. سەرەتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ یەکەم. ئەمڕۆ سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان و سەرۆک کۆماری عێراق لە هەولێر کۆ دەبنەوە. هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان، سەرۆکی هەرێمی کوردستان، سەرۆکی پەرلەمان، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەرهەم ساڵح سەرۆکی کۆماری عێراقی فیدرال لە هەولێر کۆ دەبنەوە. بە گوێرەی زانیاریەکانی کوردستان 24 لە کۆبوونەوەکەدا ڕەوشی سیاسی و پرۆسەی هەڵبژاردننی پێشوەختە و ڕەوشی دارایی و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا تاوە توێ دەکرێن. گۆڕانکاری لە یاسای بینینی منداڵ لەلایەن دایک و باوکی جیابووەوە لە عێراق دەکرێت. مەیسون سعدی سەرۆکی لیژنەی ئافرەت و منداڵان لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بڕیارە بڕگەیەکی نوێ بۆ مادەی 57 یاسای باری کەسێتی تایبەت بە بینینی منداڵ لەلایەن دایک و باوکی جیابووەوە زیاد بکرێت چونکە لە بینینی منداڵ تەنیا بۆ ماوەی 2 کاتژمێرە بەوەش ستەم لە باوکی دەکرێت. ڕاشیگەیان پێشنیازێک هەیە وەرگرتنی منداڵ لەلایەن هاوسەرانی جیابووەوە یەکسان بێت بە شێوەیەک 7 ساڵ بۆ دایکی و 7 ساڵ بۆ باوکی بێت. یەکێتی ئەوروپا نیگەرانی خۆی لێ پێشێلکردنی ئاگربەستەکەی کارەباخ دەردەبڕێت. جۆزێف بۆڕێل بەرپرسی سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپا ئاماژەی بەوە کرد زۆر نیگەرانن کە هێشتا جەنگی نێوان ئەرمینیا و ئازەربایجان بەردەوامە و خەڵکی سیڤیل دەبێتە قوربانی. بەرپرسی سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپا داواشی لە ئازەربایجان و ئەرمینیا کرد جەنگی نێوانیان ڕابگرن و پابەندی ئاگربەست بن. دۆناڵد ترامپ دەڵێت لەمە دووە سەرچاوەی بڵاوکردنەوەی ڤایرۆسی کۆرۆنا نابم. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چاپەوەکەوتنێکی میدیاییدا ڕایگەیاند بەرگریەکی بەهێزی جەستەم دژی کۆرۆنا پەیدا کردووە. پێویست ناکات لەمە دووە بەهۆی کۆرۆنا وەک جۆ بایدن خۆم لە ژێرزەمینەکان بشارمەوە. ئاماژەی بەوەش کرد بەپێی راپۆرتە پزیشکیەکان چی دیکە سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نیە و تەندروستی جێگیرە. بەپێی لێکۆڵینەوەیەک ڤایرۆسی کۆرۆنا 28 ڕۆژ لەسەر شاشەی مۆبایلەکان دەمێنێتەوە. بە گوێرەی دوایین لێکۆڵینەوە ئاژانسی پزیشکی نیشتیمانی ئوسترالیا دەرکەوتووە ڤایرۆسی کۆرۆنا زیاتر لەوەی پێشبینی دەکرات لەسەر ڕووی شاشەی مۆبایلەکان دەمێنێتەوە. بە شێوەیەک ڤایرۆسی کۆرۆنا 28 ڕۆژ لەسەر شاشەی مۆبایلەکان و 17 ڕۆژ لەسەر ڕووی مادە شوشە و پلاستیکیەکان دەمێنێتەوە. هەر بە گوێرەی لێکۆڵینەوەی پزیشکانی ئوسترالیا ڤایرۆسی کۆرۆنا تا 20 پلەی گەرمی سیلیزی دەتوانێت بمێنێتەوە. هێشتا مەترسیەکانی کۆرۆنا لە سەرمانە بۆیە هەمیشە پارێزراو بن و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن تا دوور بن لە نەخۆشی و ناخۆشی. هەروکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ خوێندکاران بە تایبەت و خێزانی خوێندکاران ئەتوانن زیاتر چاویان لەسەر پرۆگرامی ڕۆژ باش بێت چونکە ئێمە ئەمڕۆ بە میوانداری کەسێکی شارەزا لەوە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین گفتوگۆکەین و زانیاریتان پێین کە چۆنێتی پڕکردنەوەی ئەو فۆرمەیە بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەیی تا بتوانن ئەو شوێنەی خۆیان ئەیانەوە یاخود ئەو بەشەی کە ئامادەیان کردووە خۆیان ئامادە کردووە بە پێی ڕێژە یاخود بە پێی ئەو نمرەیە کە هێناویانە لە پۆلی 12 ئەو شوێنە هەڵبژێرن کە ئەیانەوێت یاخود ئارەزوویەکەن لە داهاتوودا بتوانن لەو بەشە سەرکەوتوو بن و داهاتوی خۆیان دیاری بکەن. ئێمە میوانداری بەڕێز کاروان خەلیلمان کردووە کە لێرە ئامادەیە لەگەڵمان و پرسیارەکانی ئاراستاکەین کە ڕاهێنەری دەستنیشانکردنی بواری خوێندنە.
سلااو لە بە کاکاران بەیانیت باش بەخێر هاتی تەندروستی چۆنە سپاس بخۆی باشن زۆر سپاس باشی بەخێر هاتی ڕۆژێکی باش دەست پێ بکەین انشاءالله بەویستیخوا زۆر سپاس کاکاروان پێمان بڵێ سەرەتا دەستپێکردن و یاخودکردنەوەی فۆرمی زانکۆلاین چۆنە و چۆن خوێندکار دەتوانێت بڕی بکاتەوە بەڵێ دیارە پرۆسی زانکۆلاین لە 2011 لە کوردستان جێبەجێ کراوە پرۆسەیەکی تا بڵێن لە ڕووی سیستەمەوە تا ئێستا پرۆسەیەکی سەرکەوتوو بووە ساڵانە هەندێک گۆڕانکاری بەسەردا هاتووە بەڵام وردە وردە قوتابیان و خانەوادەی قوتابیان لە سیستەمەکە ڕاهاتوون شتێکی زۆر باشە لە ئێستادا وەک سیستەم باشە کەواتە ئەبێت قۆناغی دەستپێکردنی پڕکردنەوە کە چۆن بێت ئەگەر پێمان بڵێ بەتایبەت بۆ خوێندکارانەیە گەر ئەمساڵ شتێکی تازەیە یاخود نوێ پێشتر نیان بیستووە یەک یا خوێندکارێکی دیکەی هاوڕێیان یاخود ئەندامێکی خێزانەکان لە پۆلی 12 نەبووە ئەتوانن چۆن پڕیکەنەوە ڕێنمای ئێوە چۆنە بووە دیارە پرۆسەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین هەنگاوێک لەو پێشتر هەیە بۆ نمونە قوتابی کە نۆی بنەڕەتی تاوا دەکاتن دەستە قۆناغی دا لەوێ ئەو بڕیار دەداتن بستە بەشی وێژەیی یا زانستی یا پیشەیی یا هەر بەشێکی تر وەک پرۆسە لەوێ ڕادست پێ دەکاتن بەڵام ئێمە شتێکمان هەیە بە ناوی زانکۆلاین قوتابی تا 12 ئامادەی تاوا نەکاتن نمرە وەرنەگرێتەوە سایتی زانکۆلاین ڕێگەی زانکۆکاران نەکرێت قوتابی ناچە ناو پرۆسەکەەوە خۆ ئامادەکردن دیاریکردنی بەشێک لە زانکۆ یەکە لە بڕیارە هەر گرنگەکانی ژیانی قوتابی کە دێتە پێشی بۆی ئەم بڕیارە جۆرێک لە فشارێکی گەورەشی بۆ دروستەکاتن بە ئەندازەی گەورەی بڕیارەکە بۆ دەخوازی قوتابی لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین پەلە نەکاتن پرۆسی پڕکردنەوە هەنگاوی یەکەمیلەوە ڕادست پێ دەکە قوتابی نمرەی پۆلی 12 وەرگرتەوە نمرەکەی زانی وردەوردە ئامادەکاری بکاتن سکە ئێمە دوجار قوتابی کە فۆرم پێشکەشی زانکۆلاین دەکاتن لایکەم دەبێ 50 بژاردەی هەبێت هەر نمرەیەکی هەبێتن ئەگەر 99 هەبێ ئەگەر 65 هەبێ ئەگەر 60 شەوی بە پەیمانکان پێشکەشکاتن سیستەمەکەوا داڕژراوە ئەگەر لە 50 بژاردە کەمتر پێشکەشکەی وەری ناگرێتن ئەمە پێویستی بەچیە ئایا قوتابی تەنها ئەوەی بچێتە سەر سیستەمەکە و زانکۆ پەیمانگە داخلی کاتن ئایا پرۆسەکە سەرکەوت دەبێ بەداخەوە من دەتوانین بڵێن بەم شێوە ناکرێت چکە قوتابی دەبێت لە سەر چەند خاڵێک تەواو زانیاری کۆ بکاتەوە ئینجا بستە ناو پرۆسەکە واتە سەرەتا بەرلوی بستە ناو سیستەمی زانکۆلاین کە ئەمڕۆ سێم ڕۆژی پرۆسەکەیە دەبێت لە ڕووی معلومات و زانیاری و باش خۆی ئامادەکری بیتن بۆ نمونە لایکەم دەبێت قوتابی لە یەکەم کۆلژ تا 20ەم کۆلێژ یا پەیمانگە هەڵی بژاردیا لەسەر سروشتی خوێندن سیستەمی خوێندن لە کۆلێژ بەشەکان زانیاری هەبێتن ئەم کۆلژی هەڵی دەبژێر دێ بزانێتن داهاتوی پیشەی لە کەرتی تایبەت کەرتی گشتی کاری ئازاد چۆنە دەبی زانیاری زۆر کۆکاتەوە ئەمەش بەشی زۆری دەکەوێتە سەر خودی قوتابی ئێمە قوتابی کە دەگاتە 12 ئامادەی ڕاستە زۆر ماندووە بەڵام کە 12 ئامادەی تاو کرد چۆ زانکۆ هەنگاوێکی نوێ لە ژیان دەست پێ دەکاتن دەبێت لەو چوارچێوە بستە دەرێ هەر شتی پێ ببەخشرێتن من هەمجار دەڵێم ئەو قوتابیانی کە 12 ئامادەی تاو دەکەن کە بۆ خۆیان دەست پێش خەرن زۆرترین زانیاری کۆ دەکەنەوە خۆیان ماندوو دەکەن لەگەڵ قوتابیەک چاوەڕێ دەکات سیستەمەکە کارا دەبێتن تەسەوڕ کە من هەردوێنێ دوو نمونەت باسکەم قوتابیە کاتیا 50 بژاردەی هەڵبژاردووە پرسیارمان لێ کردیا تقریبەن زانیاری زۆر باش لەسەر هەم بژاردەکانی هەبووە کەمێک هاوکاریمان کردی و پێش پاشێکمان بۆ کردیان لە بەرامبەردا قوتابی هاتوون نمرەی 85 بووە لە بەشی زانستی وتمان ڕێزبەندیت کردووە دەڵێ من هیچ ڕێزبەندی هیچی لێ نازانم قوتابی پێش پرۆسەکە دەبێتن تەواو خۆی ئامادەکاتم پشت بە کەس نەبەستێ دەبی سەروی 1970 پشت بە خۆی بەستێ خۆی ئامادەکە زانیاری کۆکاتەوە بە خاڵێکی تر زۆر گرنگە قوتابی ڕێبەری بخوێنێتەوە ڕێبەری لەگەر کارابوونی سایتی زانکۆلاین بە PDF لەسەر سایتەکەیە دای دەبەزێنێ بڕگە دەی خوێنێتەوە کۆمەڵک زانیاری زۆر ورد و گرنگی تێدایە بەبێ ئەم زانیاریانە قوتابی بە هەڵی زۆر گەورەدا دەڕواتن هەروەها ڕاوێژکردن بە دایک و باوک چونکە زۆر جار قوتابی ئەو نمرەی بۆ کۆلێژێک دەشێتن ئەو بوارێکە حەزی لەیە ڕەنگە لە شارەکەی خۆی بۆ نمرەیە وەرنەگیرێتن بەڵام پێشکەشی شارێکی تری بکاتن ڕەنگە ناوی بێتەوە چانسی زیاتر دەبێتن جاروێ دەبێت قوتابی ڕەچاوی دۆخی دارایی کۆمەڵایەتی خێزانەکە خۆی بکاتن گفتوگۆ لەگەڵ خێزانەکەی بکەمە زۆر جار ئەو حاڵەتەمان بۆ پێشاتوە قوتابی هاتووە فۆرمی بۆ پڕکەینەوە دەڵێ دەسمە دەرەوەی شار ڕۆژی پاشتر هاتەوە دەرەوەڵات دایک و باوکم خوشک و برام ڕازی نەبوون بسمە دەرەوە شار
کێشە بۆ قوتابیەکە دروستە بێ بەڵێ. بۆیە گرنگە باشە ببوورە کاکاروان ئەگەر بەڵێ. لێرە بتوەستێنم خوێندکار یاخود نمرەیەکی دیاریکراوی بۆ دانراوە کە لەو نمرەیەوە بۆی هەیە زانکۆلاین پڕکاتەوە فۆرمی زانکۆلاین ئەم پرسیارە زۆر گرنگ بوو کە ئاماژت پێکرد ڕاستی هیچ کاتێک ناتواندرێ نمرەیەکی دیاریکرا و دیاری بکرێت بۆ کۆلێژێکی دیاریکرا و لەبەرچی قوتابی دەستە ناو کێبڕکێوە بۆ نمرێکە بەدەستی هێناوە هیچ ساڵێک نەتواندراوە نمرە دیاری بکرێت چونکە ئێمە ساڵانە ڕێژەیەکی دیاریکرا و دەرچوی زانکۆمانەیە بۆن ئەم ساڵ سەروی 72000 دەرچوومان لە پەیمان ئافۆن لە پۆلی 12 هەیە باشە 54000 کورسی دابین کراوە بەچی سیستەمی زانکۆلاین سیستەمی پاراڵ سیستەمی ئێواران واتە بە سێ سیستەم لە حکومیەکەی 54000 قوتابی وەردەگیرێتن بەڵام لە بەرامبەردا چەند دەرچوومان هەیە 72000 هەندێک دەرچوومان هەیە بێزگەلەوانەی پار ساڵژ نزیکەی 5000 لە بۆیانێ فۆرم پێشکەشکەن نزیکەی دەگاتە 80000 قوتابی ئەم 80000 قوتابیە لەسەر ئەم 54000 کورسی چێبڕشێ دەکەن بۆ نمونە بەشێک ئەگەر 100 قوتابی وەرگێتن ڕەنگە ئەم بەشە 200 قوتابی تەقدیمی بکاتن ئەو کات نمرەی ئەم 200 قوتابیە نمرەی بەرزی و نزمی بڕیار دەداتن ئەو قوتابی بە چ نمرەیەک وەرگێتن باشە ئەشێت دوو قوتابی هەمان نمرەیان هەبێ بەڵام لە دوو شوێنی جیاواز ینی هەمان نمرەیان هەبێ هەمان شوێنیان پڕ کرد بێتەوە ئەو کاتە چۆن ڕێکەخرێت ئەمە دەکەوتەوە سەر جۆر ڕێزبەندنی کردنی قوتابیەکە بۆ نمونە قوتابیەک دوو قوتابی هەمان نمرەیان هەیە بەڵام لە ڕێزبەندیکردنەکەیان وتمان 1 تا 50 قوتابی کە ڕێزبەندی دەکات یەکەم بژاردەکەدای دێنێتن ڕاستەخۆ بە وەزارەتی خوێندنی باڵا سیستەمی زانکۆلاین دەڵێ من بە پلەی یەک ئەم کۆلێژەم دەوێتن هەمان نمرە بۆ نەگەر نمرەیەکی بەرزبن پار ساڵ 97.3 پزیشکی گشتی وەریگرتیە طبعاً گریمان ئەم ساڵ پێشبین دەکرێت نمرە بەرز بێتەوە یعنی قوتابیان ئەم خاڵیان زۆر گرنگە ئاگدار بن وەک باسم کە ڕێژی دەرچوو زۆرە کورسی تەرخان کراوکەمە چێبڕشەیەکە قورسە دەبێت قوتابی ڕساوی بکاتن کە نمرە بەرز دەبێتەوە بەتابەت ئەم کۆلێژانی خواسی زۆر لەسەرە ئەو نمونەکە با تەواو بکەم گریمان قوتابیەک ئەگەر نمونەی پار ساڵەمە بۆ ئەم ساڵ نابێت بەس وەک نمونە باسی دەکەم 97.3 لە طبعا مەرجیرەیە بەڵام ئەو کەسە لە ڕێزبەندیەکەی یەکەم پزیشتی گشتی دانایە دووەم دەرمانسازی دانایە سێم ددانی دانایە بۆ نمونە بەڵام قوتابیەکی تر هەمان نمرەی هەیە یەکەم دەرمانسازی دانایە دووەم پزیشتی گشتی دانایە سێم ددانی دانایە ئۆتۆماتیکی ئەوانە طبعام دەگەڕایتەوە ئەوشیان لە بۆ نەر دەرمانسازی گەڕایتەوە چکە ڕێزبەندیەکەی خۆی ئەو دەڵێتن من بە دەرەجەیەک ئەم کۆلێژەم دەوێت بە پلەی دوو ئەوم دێ بە پلەی سێەوە تا 50 بۆیە دەبێت قوتابی زۆر وریابێتن لە ڕێزبەندیکردنەکە ڕەچاوی سێ خاڵ بکاتن یا زیاتر لە سێ خاڵ حەز و خولیای خۆی بێزگەلەوەی کە دڵنیا بوو چکەمە بە شێوەیەکی تەقریبی قوتابی بۆ خۆی دەتوانێت بە شێوەیەکی تەقریبیوان نزیکەی بزانی نمرەکەی لە چ کۆلێژێک نزیکە نەک بڵێ 100% پێویستەکە ڕاوێژ بکا بە کەسانی شارەزا حتمەن دەبێت ڕاوێژ کاتن کۆنمرەی پار ساڵ بخوێنێتەوە بەدەستی بێنێتن مەسەن کۆلێژێک پار ساڵ بە نەوتێکی هینە ئەم ساڵی تەسەور کاتن ئەم نمرەیە کەمێک هەڵدەشتێ بەتابەت ئەم کۆلێژ بەشانی کە لە کۆمەڵگەی مەخواسی زۆر لەسەر ینی زۆرترین قوتابی پێشکەشی دەکات بۆیە پێم وایە چەند خاڵێکی قوتابی ڕەچاوی کە بەرلەوەی فۆرمەکەش پڕکاتەوە ئامادەکاری بکاتن لە پاش نمرە حەز و خولیای خۆی ینی قوتابی ئەگەر لە بەرزترین کۆلێژ وەرگیرێتن حەز و خولیای بۆی نەبێتن ئەم بواری خۆش نوێ ڕەنگە لە داهاتوو سەرکەوتو نەبێتن خاڵێکی تر قوتابی ئەم کۆلێژە هەڵبژێرێ لەگەڵ کەسایەتی و توانە و کارەمەیەکانی بێتەوە باشە ئەشێت زۆر جار ئەو خوێندکارە بەشێکی نووسیوە یاخود زۆر جار گوێبیستی و بین کە نەینووسیوە ئەو بەشەی پڕ نەکردێتەوە بەڵام بۆی هاتوۆتەوە ئەم کێشەیە چۆنشتیوە دووبارە ئەبێتەوە ئەوەی کە نەینووسێ بۆی دێتەوە ئەمەژێکە لە کێشەکانی تر کە ساڵان ڕژێکی زۆر قوتابی تەسەوەڕ دەکەم سەروی 1000 قوتابیم کەشی بۆ دروست بۆ نە 50 بژاردەشی پڕکردەوە لەو 50 ناوی نهاتەوە باشە لە ڕێنماییەکان یا لە ڕێبەری وەزارەتی خوێندنی باڵا بەڕوونی ئاماژەی بەم خاڵە کردێت لە یەک لە خاڵەکان دەڵێ قوتابی کە دەچێتە کێبڕکێ هەر نمرێکی شێبێتن ئەگەری هێنایی بێتەوە ئەگەری شێ ناوینێتەوە باش ئەگەر نمرەکەی بۆ نێمە بۆ زانکۆ بێزگە لە بەشی کشتتوکاڵ و زانستە ئیسلامیەکان نابێت لە 65 کەمتر بتن بستە چێبڕشێ بۆ زانکۆکان قوتابی 50 بەشەکەی پڕ کردەوە ناویشی نەگەڕاوە بەڵام نمرەکەی شایەوە هەبوو کە لە کۆلێژێکی بێتەوە بەڵام ئەو لە ڕێزبەندەکەی باشی ڕێزبەندی نەکردی وەزارەتی خوێندنی باڵا چی دەکاتن ئەم کورسیانی کە دەمێنێتەوە
بەسەر ئەم قوتابیانەی دابەشەکە بە جۆرەی باش لە کۆنمرەکەیان کاتێکە ئەو بەشە بەڵێ. لەگەڵ حەز و ئارەزوی ئەو خوێندکارە نەبوو. ئەم لەو خاڵیان دەتوان بڵێن دەبگرێ لە خودی قوتابی بکەین بەڵێ. چکە من لە 50 بژاردا نەمتوانی بیتن هاوتم دەبی قوتابی خۆی پێشتر ڕاست. ئامادە بکاتن چکە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین ئەگەر وەک دیوە ئەلکترۆنیەکە تەماشای بکەین بەڵێ. پرۆسەکەی بە نیو ساعت 50 بژاردا 45 دقه ئەگەر بە ئارامی ئیشەکە بکرێ بۆی پڕ دەکرێتەوە بەڵێ. بەڵام ئەوە دیوە تەکنیکەکەیە بەڵام دوی خۆ ئامادەکردن لە ڕووی زانیاری لەسەر کۆلۆژ بەشەکان لەسەر کۆنمرە خوێندنەوە ڕێبەری ڕاوێژکردن بە کەسانی شارەزا ئەمە پرۆسەکە بەهێز دەکە ئەمەوە دەکە کە قوتابی بە دڵنیایی بە ئارامی فۆرمەکە پڕکات و ئەگەرنا بەداخەوە وەک باسمان کرد ساڵ هەبووە قوتابی بە نمرە 75 یا 175 هەبووە بەهۆی کە ڕێزبەندیەکانی بۆن ئەم کۆلێژانەی پڕکردۆکە لە نمرەکە زۆر بەرزترا کە دوجار ینی کارەساتە قوتابی من 50 بژاردەم لە بەردەست بیتن نمرەیەکی مناسبیشم هەبیتن بەڵام ڕێزبەندیەکە وا کردبیتن ناوم نەگەڕێتەوە دواتر وەزارەتی خوێندنی باڵا لەو کورسیانێمای تۆ کورسێکم بۆ تەرخام بکاتن ئەمە بەشێکی دەکەوتەوە سەر خودی قوتابی بەڵام دەکرێت خاڵێکی ئاماژە پێ بکەم ڕاستی دەرتوانین دوانزەی ئامادەی لە خاڵێکدا دەکرێت گلەی بکەن بۆ ئەم پرۆسەیە لە ڕێی سیستەمی خوێندن ئامادە ناکرێن ئەنی قوتابی 12 تاوە دەکەن نمرەش وەردەگرێتەوە شتێکمان نیە لە سیستەمی خوێندن لە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا مەگەر ساڵانە کە ئەم ساڵش بەهۆی کۆڕۆنا و هەندێک شت نەکرا لە بەشێک لە زانکۆکان سمینار وەرکشۆپ کۆنفرانسات دەکرا بۆی ڕێنمایی و زانیاری لەسەر کۆلێژ بەڵام ئەمە لە زانکۆکان کە پێویستەکە لە پۆلی دوانزەی ئامادەیە پۆلی دوانزەش من ئەوەی کە ئەم بابەتە چەند ساڵێکە لەگەری خەریکم وەکتی بشم مەسەم بابەتە نووسیوە ڕاستی لە وڵاتانی پێشکەوتو لە نوێی بنەڕەتی ڕادەست پێ دەکاتن قوتابی لە هەندێک وڵات وانەمان هەیە بۆ نەکو بیرکاریمانە ئینگلیزیمانە فیزیا مێژوو جوگرافیەمان هەیە وانەیەکیشمان هەیە بۆ ئاراستەکردنی قوتابی بەرەو ئایندەی ناساندنی بە جیهانی کار و پیشە خەیان کارەساتە قوتابی کۆلێژێک هەڵبژێرێتن پرسیاری لێ بکەی ئەم کۆلێژە پێی بڵێ ئایا لە داهاتوو هەلی کاری دەزانین چۆنە دەڵێ نازانم ئەم بەشە پێ دوای لە داهاتوو دامەزانین هیچ دەڵێ نازانم هیچ زانیارێکی نییە لە داهاتوو دەبی بەچی نازانم تەنها دەمێ ئەم داوایەتان پێشکەش بە وەزارەتی خوێندنی باڵا کردو یاخود وەزارەتی پەروەردە ئێمە لە ڕێی ڕێکخراوی NGO ڕێکخراوانی کە لە بواری قوتابی خوێندکاران کار دەکەن لە ساڵی ڕابردوو بجوهدی کەسی بەجوهدی گروپ هەوڵماندایە خۆل سمینار وەرکشۆپ کۆنفرانس ئێمە لە 2 ساڵی ڕابردوو لە هەوڵی ساڵ عەبدوڵڵا 2 کۆنفرانسی گەورەمان ئەنجامدا لەسەر ئەم بابەتە بەڵام مەشهد لە دوای پرۆسەی وەرگرتنەوەی نمرە بوو بەڵام ئەمە پرۆژەمان ئامادە کردووە و لەگە هەندێک لایانی پەیوەندیدار خەریکین گفتوگۆ بکەین بۆی بتوانین بە هەموو لایەک هاوکار بین لە داهاتوودا وانەیەک بابەتێک لە سیستەمی خوێندن زیاد بکرێت لە پەروەردە ئێمە ئامادەمان تێدا من هەست بۆ ئەم بابەتە بنووسین ئینشاءڵڵا باشە کاکاروان پێ وایە خوێندکارە بێ پەلە بکات لە پڕکردنەوەی ئەو فۆرمە و زۆرترین ئەو گرفتانە چین کە تووشی خوێندکارە بێتەوە ڕوبەڕوویە بێتەوە لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکە ئەگەر بە کورتی جوابمان بیتەوە سپاس دەکەین گەورترین هەڵا پەلەکردنە بۆ نمونە قوتابی تا 19مان کاتی هەیە تەسەوڕ دەکەی قوتابی هەبە دوێنێ فۆرمەکەی پڕ کردووە ناردیتی ئێمە هەمیشە بە قوتابی دەڵێن ئاسایە بڕۆ سەر سیستەمی زانکۆڵین بژاردەکانی خۆتەڵ بژێرە بەڵام کلیکی کۆتایی مەکەمەی نێرە چکە ئەوڕۆ دەچیەوە شتێکی ترت بە خەیاڵدادێ یەک دەبێت پێشێکدەینە پاش لە ماڵی ڕاوێژ دەکەی ئەمڕۆوتیان نابی بسێ دەرۆی شار بۆ نمونە بەڵام 2 ڕۆژی تر گفتوگویان لەگەڵ دەکەی دایک و باوک زیاتر لێور دەبتەوە قەنەعاتی دەگۆڕێتن ینی زۆر قوتابی هەبووە شانسی زۆر گەورەی بۆک لە نمونونەکان شانسی زۆر گەورە بەگە لە شارێکی تر بخوێنێتن ئەم کۆلژی بەدەست دەهێنا کە دڵخوازی خۆیتی بەڵام بەهۆیەوەی کە هۆکارێکی مادی بووە یانەوەی خانەوادە ڕیان پێنەدایە ئەو یەک لە هەڵەکان کە قوتابی تووشی دەبیت پەلەکردن زۆر خراپە لایکەم 4 ڕۆژ 5 ڕۆژ بەسەر پرۆسەکە دابڕواتن قوتابی تاو دڵنیا بێتن ینی زانیاری تاوی گەور اینجا دەتوانێتن فۆرمەکە پێشکەشکاتن زۆر سپاس کاکاروان خەلیل کامڕۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بەو هیواین کە خوێندکاران هەمویان سەرکەوتوو بن و ئەو شوێنەوە یاگرێت کە خوێن ئارەزیانە زۆر سپاس بۆ بەڕێستا دووبارە بەڵێ ئێستش با بەیەکەوە بینەری ڕەوشی کەش و هاوای شارەکانی کوردستان بین.
ڕێخستن و ڕازانەوەی ماڵ بێگومان بەشێکە لە خۆشببختی ژیانی ڕۆژانەمان ئەوەش بەشێکی زۆری لەسەر دەستی خانمانە کە وەکو ئەم دوو خانمە کاری ڕۆژانەیان بۆ لە گوندی میرەدێن کە لە سنووری دەربەندی خانە جگە لە کاری ئاژەڵداری و کشتتوکاڵی و کاروباری ناوماڵ و منداڵ بەخێوکردن و ماڵەوە گرنگی بە ڕازانەوەی باخچی ماڵەکانیشیانەدەن بە شێوەیەکی سەرنجڕاکێش گوڵ و درەختەکان ڕێک دەخەن پەروەردەیانەکەن بێگومان ئەو گوڵ و درەختانە خود ئەو باخچانە بەدەستی خانمان جوانتر پەروەردە بێت و ئەو خانمانە لە ناو خۆشیاندا کێبڕکیان لەسەر ڕازانە و جوانکردنی باخچەکانیان و گوڵەکانیان با بەیەکە ئەو دیمەنە جوانەی باخچەکانیان ببینین. میوانێت ناچێتە ژوورە زیاتر حەوشەکە ئەبینێ تر بەهۆیەوە حەزمان لە حەوشە و ماڵە و حەزمان لە شتی کوردەواریە و تر ئەو شتانەش شتی کوردەواری خۆم خولای خۆمە حەزم لێتی لە هەر شوێنە هەندێک شتی کوردەواری ببینم حەزم لێتی بیکڕم و بیێنمەوە بۆ حەوشە و ماڵ و تر ئەم حەوشەی شەر خۆم زیاتر گرنگی پێ ئەدەم و ئەو شتانە شەر خۆم دروستم کردەوە و یعنی ئەوەنە گرنگی بە حەوشەکە دەم کەمتر بە ماڵۆ و زیاتر وەکو مناڵێک پەروەردەیەکەم وەکو مناڵەکان چۆن بە مناڵم پەروەردەکرۆی ئێستاش حەوشەکە ئاوا گرنگی پێدەم و پەروەردەیەکەم و حەزم لە ڕازانۆیەتی. شوکارەکان ئەم بەردانە تایەیە ئنجانەیە هەرچەند کۆن بێ ناشرین بێ ئەتوانی تۆ ڕووپۆشی کەی بەبەر دەڵیچنی بەردەکانی جۆریان هەیە هەموو بەردەکان لە شوێنی دوورۆی هێنین ڕۆژانە خەریکە بووین تایەمان هەڵەچنی ئنجانە هەڵەچنین پایە هەڵەچنین لە گەڵ حەدیقە و حەوشەکە خەریکین بە هەموو جۆرێ. دیمەنەکان ئەوەنە جوان بوون ئەو باخچە و گوڵ و ئنجانانە ئەوەندە جوان بوون کە چاو تێر نابێت لە بینینیان بێگومان ئەگەر کێبڕکێ بکرێ بۆ دەستڕەنگینی خانمان ئەو خانمانە یەکەمە بن ئەوەنە جوان ماڵەکەیان ڕازاندۆتەوە و سوودیان لەو هەموو کەلوپە لە سروشتیە وەرگرتووە ینی هیچ مەسرەفێکی زیایتیان یاخود هیچ خەرجێکی زۆریان نەکردو بۆی کە بیانەوێ ماڵەکە بە شێوەیەکی مۆدێرنی برازێنەوە بگرە ژینگەیەکی تەواو تەندروست و جوانیان ڕەخساندووە کە بە دانیشتن لەناو ئەو حەوشە و ماڵە بێگومان مرۆڤە بێتە خاوەنی تەندروستێکی باش یاخود خۆشبەختیش بە هیوای ئاوەدانی بۆ ئەو ماڵە و هەموو کوردستانیش. ئێستاش بۆ زانینی زانیاریەکان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕوودەکەینە پامنێرانمان سەرجەچمە لای دالیا کەمال لە سلێمانی و لەگەڵمانە بێت بزانین دالیا چی ئامادە کردووە. سڵاو لەبێت دالیا، بەیانیت باش، ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ تۆ. چی هەیە لە سلێمانی دالیا؟
سڵاو هاژە من ێستا لە ناو پارکی ئازادیم وەک خۆش ئاگاداری پارکی ئازادی ڕۆژانە بە شێوەیەکی بەرچاو هاوڵاتیان ڕووی تێدەکەن بۆ ئەوەی ئەو وەرزشانەی کە ڕۆژانە ئەنجامیدەن لە ناو پارکی ئازادی و لە کەشێکی سروشتیدا ئەنجامی بدەن ئەگەر هاوکارم کاک محەممەد دوێنەکان بگوازێتەوانێت کە دەبیندرێ لێرە بە شێوەیەکی بەرچاو هاوڵاتیان لە چین و توێژە جیاوازەکان بە تەمەنیتیایە گەنجیتیایە و بەشێکی زۆریشیان ئافرەتن کە لێرە وەرزش دەکەن ڕۆژانە لە کاژمێر 5ەوە هەتاوەکو کاژمێر 7 بۆ 8 ئەمان وەرزشی خۆیانەکەن ڕۆژانە لێرە چەندین ئامێری تایبەتیش دانرا بۆی هاوڵاتیان بتوان لە کاتی وەرزشکردنە سوودی لێوەربگرن بەڵام هاژامەیە ماژە بۆ بکەمەوەی کە ژی دڵخۆشیەوەی کەسانی بەتەمەنیش لە ئێستا گرنگی بە وەرزش و تەندروستی خۆیان دەدەن لە ئێستا من یەکێ لەو کەسانم لەگەڵدایە کە ڕۆژانە دێتە ئێرە بۆ وەرزشکردن مامەگیان کەمێ لە کاتت ئەگرم ئەگەر بیتە ئێرە ڕۆژانە چەند ساعت وەرزش دەکەیت و لە ساعت چەندەوەی تە ناو پارکی ئازادی بۆ وەرزشکردن یەک تۆ نزیک بیتەوە ڕۆژانە سەعات و نیو یەکێم بۆ ئێرە بەیانیان لە 6ەوەیەم هەتا 7:30 لێرە هەوایەکی خۆشیە ساف وەرزشەکەین بۆ خۆمان ئەو وەرزشانەی کە تۆ ئەنجامیە دەی زیاتر بە ئامێرە یا وەرزشی تیش ئەنجام و تۆزێک هەڵ ڕاکردن بە چواردەوری پارکی ئازادیە ئەڕۆین تقریبان 3 شارێک 3 شارێکی ژین لێرە بە خۆمان بەم ئایا مێرانە ڕاضاکەن وەرزشەکەین سوودە لە وەرزشکردن وەرگرتووە هەر زۆر حتا بڵێ جەوێکی خۆشە بەیانیان ئەنجا ئیسیفادی چاکی لەکەی خاص بۆ ئەو کەسانی کە نەخۆشن و چاگە بنەوە دوای ئەوە وەرزشکردن زۆر پێویستە وەرزشکردنیش تەمەنێکی دیاریکراوی نییە بەڵکو و پێویست هەموو کاتێ ئینسان مرۆڤەکان گرنگی بە لە شولار و تەندروستی خۆیان بن لە ڕێگای وەرزشکردنەوە تۆ ئامۆژگاری یا ئەو سوودانی کە وەرت گرتووە چۆنە گەێنی بە کەسانی دیکە تا خەڵکی تریش بێتە ئێرە و سوود لە وەرزشکردنە وەربگرێت بۆ کەسانی تەمەنی وەکو خۆم زۆر شتێکی چاکە کە بەیانیان هەڵەسن ئەو کەسانی کە نوێژ ئەکەن نوێژەکان کەن و بەیانی دوای نوێژەکە هەستن بێن بۆ ئێرە سەعاتێ سەعات و نیوێ ڕۆشتن ڕاکردن بکەن لەم پارکەیە دوای ئەوە ئەگەر تااقەتیان بوو تۆزیێ بەم ئامێرانەش وەرزش بکەن سەحەتێکی زۆر باش و چاچیانە بێت بەڵێ هاژە کەسێکی دیکەم لەگەڵدا کە ئەویش لە ڕێگای ئامێرەکانەوە زیاتر وەرزش دەکات ئەمێ بچمەلە ئەویش سوودەکانی خۆی کە لە وەرزش وەری گرتۆ پێمان ڕابگەێنێم کاتت باش ڕۆژانە چەند ساعت وەرزشەکەیت و ئەو وەرزشانەی کە تۆ لە ناو پارکی ئازادی ئەنجامیدەن زیاتر چ وەرزشەکە من زۆر کات تقریبا ساعت 6:30 نیو ساعتێ بەس ڕاکەم بە ئێرە بە تایبەتی دوای نیو ساعت 3 چارەکیش ئەمانەی کە ئیبینی دروست کراوە بۆ وەرزشکردن هەموو یەکەم و دوای واگەڕم ماڵەوە وڵی زۆر ئیسفادە کوێ لە وڵاتی ئێمە خەڵگەوەنە مەشاشی ڕوژنە وڵاتانی پێشکەوت و سیرەکەی کابرا تەمەنی 89 ساڵە لە من تۆ زیاتر جسمی باشترە و سەحەتی باشترە بەس وڵاتی ئێمە خۆتە زانی بە ئەنواع مەشاکیل هەر ماو بە شتێک ئەتوانین لە ڕێگای وەرزشکردن بەشە لەو کێشە و گرفتانەی کە هەمانە بۆ منە فەرامۆشی بکەین گرنگی زیاتر بە تەندروستیمان بین بە تایبەتی وایە وەڵام بە تەئکید من وەکو خۆم شخصی خۆم زۆر جار کە بێتاقەتم یا ئازاریا خۆم زۆر جار فەقراتی ملوانەم هەیەم ینی ڕاضاکەم هەستەکەم کەسێکم بەڕاستی ینی سفادێکی زۆرە بەڕاستی خەڵک بەزەوەی بەعام خەڵک کەمیێتە ئێرانیەوە نێو کوڵێن وڵاتانی پێشکەوت و یانە بەس سوودێکی زۆر لە وەرزەکە و بەردەوام بە بەڵێ هاژە ڕۆژانە بە شێوەیەکی بەرچاو خەڵگەتێرە لە ئێستا تا ڕادێک بۆتە خوێکە وڵاتیان نیەن بۆ ئێرە بۆ وەرزشکردن وەکو پێشتریش ئاماژەم پێەیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە ژنان ئەوەی کە جێی دڵخۆشیە ژناش لە ئێستا زۆر گرنگی بە شولار و تەندروستی خۆیان دەدەن لە ڕێگای وەرزشکردن لە شوێنە کراوەکاندا جگە لەوەی کە لێرە وەرزش دەکرێت وەرزشێکی تایبەتیش دەکرێت ئەویش گروپێکە وەرزشی یۆگا دەکەن کە ڕۆژانەیەنە ئێرە بۆ ئەوەی کە یۆگا لە شوێنێکی کراوەدا ئەنجام بدەن دالیا ئەوەندەی من ئاگدار بم تۆ بەردەوام وەرزشەکەی ئێستا چۆنی ئێستش بەردەوام ئەچیتە هۆڵەکانی وەرزشکردن یاخود لە پارکەکان پێتەکرێ کاتە هەیە
هاژە بەهۆی کۆرۆناوە دیارە ناچمە ناو هۆڵەکانی لەش جوانی بەڵکو لە بەڵێ. ماڵەوە گرنگی بە خۆمە و بە تەندروستی خۆمەیە ئەویش لە ڕێگای ئەو وەرزشانەی کە دانراوە کە هەر کەسێکیش منەمەوێ ئاماژە بۆ بم کە هەر کەسێک نەتوانێت بچێتە ناو هۆڵەکانی لەش جوانی ئەتوانێت لە ڕێگای ئەو ڕاهێنانەی کە دانراوە خۆت گرنگی بە لە شولار بی کە لە هە شوێنێک کابیت. دەستخۆش دالیا بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ بۆ هەموو ئەو هاوڵاتیانەی کە لەو پارکیان بەتایبەت جێی دڵخۆشی بوو کە خانمانیش لەوێ بەشدارن زۆر سپاس بۆ تۆ دالیا بە هیوای ڕۆژێکی خۆش. بڵێ ئێمە هەمیشە گرنگی بەو بابەتانە دەین یاخود بەو وەرزشکردن بەتایبەت لە بەیانیاندا و هەروەک دوێنێش لە پرۆگرامی دوێنێ ئێمە خانمێکی وەرزشەوانمان لەگەڵا بوو کە ڕێنمایی پێداین چۆن بتوانین لە شولاری خۆمان بپارێزین لە ماڵیشەوە بیاخود لە باخچێ ماڵەکەمان نابێت کەمێکیش بێ وەرزش بکەین چونکە وەرزشکردن بۆ زیادکردنی بەرگری جەستە پێویستە کە ئێستش چەند ڕێنماییەک بۆ بەهێزکردنی سیستمی بەرگری لەش ئەخینە ڕوو ئەویش ئەیوب ئۆخلۆ کە پزیشکێکی تورکایە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی یاخود دابەزینی پلەکانی گەرما و زیادبوونی پلەی سەرما ئەگەری زیاتری تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا هەیە بۆیە چەند ڕێنماییەک بۆ بەهێزکردنی سیستمی بەرگری لەش دەخاتە ڕوو. لەوانەش ڕاهێنان و وەرزشکردن ڕۆڵێکی گرنگی لە بەهێزکردنی سیستمی بەرگری لەشدا هەیە هەروەکو ئاماژەم پێکرد پێشتریش ڕێگری لە قەڵەوبوون و پارێزگاریکردن لە کێشی لەش واتە ئەگەر نێڵین کێشمان زۆر زیاد بکە و بەرگری جەستەمان زیاترە بێ و هەروەها خواردنەوەی بڕی پێویستی ئاو چونکە جەستە لە ژەهر پاک دەکاتەوە. جگەلەوە چوونە بەرتیشکی خۆر بۆ ماوەی 20 خولەک و هەروەها ڕێخستنی سیستمی خواردن و گرنگیدان بە تەندروستی خواردن و هەروەها خەوتن کە 7 بۆ 8 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا نەبێلەوە کەمتر بێت و دوورکەوتنەوە لە خواردنی چەور و خواردنی شیرینی ئەمانە و ئاکات تەندروستێکی باشترمان هەبێ بە تایبەت بەرگری لەشمان زیاتر بکەین و هەروەها نەترسان لە توشبوون بە هەر پەتایەک چونکە ترس بەرگری لەش لاواز دەکات. ئەمە واکات کە بەرگریمان نەبێت بە پێچەوانەوە هەر کاتێک ئێمە بتوانین وەرزشێکی باش بکەین یاخود خۆمان پارێزین لەو خواردنە ناتەندروستانە ئەو کات ترسیشمان کەمترە بێت لە توشبوون بە ئەگەری هەر پەتایەک و خۆپارێزیش بەردەوام و ئاکات کە بەرگری جەستەمان زیاتر بکات. بەڵێ خانمێکی خانەنشین لە گوندێکی ڕووسیا خولیایەکی جیاوازی هەیە کە لە ڕێگەی کۆکردنەوە و ڕێخستنی سەری بوتڵەکان تابلۆ و وێنەی کارکتەرەکان یاخود وێنە کارتۆنیەکان وێنە وەرزشیەکان لەسەر دیواری و پەرژینی ماڵەکەی نەخشاندووە بێگومان بە هاوکاری هاوسەرەکەی کە لەسەر هەموو سوچێکی دیواری ماڵەکەی ئەم خانمە وێنەی کارتۆنی دروست کردووە بە سەری ئەو بوتڵانەی کە خێزانەکە یاخود دراوسەکانی کۆیەکەنەوە ئەیهێن و ئیسفادەی لەکەن با بێکەوە ببینین. لە گوندێکی ئارام و بێدەنگی ڕووسیادا و لە سوچێکی ژیاندا چەندین وێنەی گەورە و کارتۆنی و ڕەنگە و ڕەنگ لەسەر دیواری خانوەکان دروستکراون کە لە یەکەم بینینی وێنەکاندا بە دیار ناکەوێت چی بەکار هاتووە. بەڵام لە نزیکتر و لەسەر هەر بەشێکی دیوارەکان سەری بوتڵی پلاستیک وەک یاری ئەلکترۆنیە و پیکسڵ دەردەکەوێت لە وێنەکەدا و تەواو سەرنجی ڕەبواران بەلای خۆیدا ڕاکێشاوە. سڤێدلانە کۆزاڤانۆڤا خانمێکی خانەنشینە و خولیاکانی منداڵی زیندوو کردوێتەوە و پێی وایە ئەو کاری دەیکات جوان و جیاوازە. بیرۆکەکەم هەبوو هەوڵمدا بۆی و بە هاوسەرەکەم وت ساشا با ماڵەکەمان بە سەری بوتڵەکان داپۆشین با تەختەی داربگرین و سەری بوتڵەکان کۆکەینەوە کەمێک نائاسایی و جوان دەبێت. سەری بوتڵ لە هەموو جۆرێک و هەموو ڕەنگێک لێرە کۆکراوەتەوە. ستایلێکی زۆر هەیە لەسەر دیوارەکان و لە دیکۆری نەریتی تەلارسازیەوە بۆ وێنەی کارکتەرەکانی کتێب و گۆڤارە کۆمیدیەکان و وێنەی بایسکل سواری لێیە کە ئاماژەیە بۆ وزە و چالاکی ژیان و چێژ وەرگرتن لە وەرزشکردن و هاوکات وەک خولیاکانی منداڵی ئەم خاتونەیە کە وەک خۆی دەڵێت کۆلێژی بایسکل سواری تەواو کردووە لەگەڵ ئەوەشدا کاری بەرگدووری کردووە. وێنەکان لە نەخشەوە وەردەگرم چەندین جۆر وێنەی هەیە و زۆر جار خۆم تێکەڵیان دەکەم بەڵام کێشەکە ئەوەیە پێویستمان بە هەموو ڕەنگێکەیە و بە ڕێژەی زۆر ئەوەش کەمێک قورسە بۆمان سەرەتا لەم سوچە بچووکەی باخچەکەەوە دەستم پێ کردواتر هەموو ماڵی گرتەوە.
لە ساڵی 2002 کۆزێڤانۆڤا دەستی بەم کارە کردووە. ئارەزوویەکی زۆری هەبووە بۆ دروستکردنی نەخش و وێنە بە سەری بوتڵەکان کە هەر بۆ مەترێک چوارگۆشە نزیکەی 675 سەری بوتڵی دەوێت. سەرەتا دەیخاتە سەر یەک هێڵ و جێگیریان دەکات و ئەم کارش چەند ڕۆژێک دەخایەنێت و هاوسەرەکەی یارمەتی دەدات لە کۆکردنەوە و دانانی سەری بوتڵەکاندا. ئەم کارم پێ باشە و جوانە، هەموو کەسێک دێ و وێنە دەگرن لە تەنیش دیوارەکانەوە. هاوسەرەکەم خولیایە و کارەی هەیە و منیش یارمەتی دەدەم. ئامێری تایبەتم هەیە بۆ کۆنکردنی سەر بوتڵەکان. هەر دانەیەکیان دەبێت 4 کونی تێ بکەین. هیچ بۆشایەکیش نەماوەتەوە. حوشەی ماڵ و پەرژینەکە هەموو ڕازێنراوەتەوە. کاری قورسی ئەم خاتوونە بۆ هونەرەکەی کۆکردنەوەی ئەو ڕێژە زۆرەی سەری بوتڵەکانە. بۆ ئەوەش خێزان و دراوسەکانی هاوکاریان دەکەن و بە هەزاران سەری بوتڵ لە پێش ماڵەکەی دادەنێن و ئەوەش بۆتە جێگەی خۆشحاڵی و سوپاسکردنی هەموو ئەو کەسانەی کە هاوکاریان دەکەن. دوای تەوابوونی دیوارەکان پلانی ئەم دوو هاوسەرە ئەوەیە کە دووبارە ئەو وێنە کۆنانە نوێ بکەنەوە کە کۆن بوون و بەرەو لە ناوچوون دەچن. بۆیە ئەمەش کارێکی خۆشەویستیە کە بۆ ماوەیەکی زۆر بەردەوام دەبێت. خانمان لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن بێگومان دەستڕەنگینیەکانیان لە سەرەتایی ترین کەرەستەکانی ڕۆژانەوە ئەتوانن بنەخشێن و ماڵ و شوێنەکانی پێ بڕازێنەوە. هەروەکو دوو خانمەی پێشووتریش بینیمان لە گوندی میرەدێ کە چۆن باخچەکان ڕازدان بووە. ئەم خانمە لە رووسیا توانیوێتی سوود لە سەری ئەو بتڵانە وەرگیرەکە ئێمە ڕۆژانە فڕێین. بێجگەلەوە بە ئەندازیارێکی مصری سوود لە کەرەستەی بەکارهاتوو وەرەگرێت بۆ داهێنانی کاری هونەری. ئەمەل کە خولیای هونەرە بە کەرەستەی وەک بزمار، لاستیک خودوار و ئەو وار و ئەشیا کاربایانەی کە چەندین کەرەستەی دیکەی ڕۆژانە کە ئێمە زۆرجا بەکاری نایان یا خود فڕێین، ئەو هەڵەستێ بە دروستکردنی چەندین کاری هونەری و سەرنجڕاکێش. ئەمەل سوود لە پاشماوەی کەرەستەکان وەردەگرێت بۆ ئەنجامدانی کاری هونەری. بۆ ئەم کارە هونەریانەش سوود لە چەندین کەرەستەی جیاوازی بەکارهاتوو وەرگیراوە. هاوشێوەی ئەم تابلۆیە کاتێک لێی نزیک دەبیتەوە دەزانیت بۆ دروستکردنی سوود لە بزمار و پارچە لاستیک وەرگیراوە. ئەو کەرستانی بەکاریان دەهێنم لەوانە حەب، واری کارەبا، کلیلەکانی کیبۆرد، لاستیک، بزمار و چەندین کەرەستەی دیکەیە. هەوڵەدەم بۆ کارە هونەرەکانم سوودیان لێ وەرگرم. ئەمەل کە ئەندازیارە لە ژوورێکی ماڵەکەیدا کارە هونەریەکانی دەکات و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویان دەکاتەوە. کەسانێکی زۆر سەردانی دەکەن بۆ کڕینی کارەکانی بەشێک لە کارە هونەریەکانی لە سەرخواستی کڕیارەکان دەکرێن. ئەو دەڵێت ئامانجەکەی هەرگیز قازانجکردن نەبووە، بەڵام لە کاتێکدا بیرۆکەکەی سەرکەوتو بوو کڕیاری زۆری بۆ پەیدا بووە. لەسەرۆ بیرۆکانی کە خۆم هەمە یاخود خواستی کڕیارەکان دەمێ کاری زیاتر ئەنجام دەم. کڕیاران هەمیشە پێم دەڵێن شتێکمان دەوێت کە گوزارش لە ئامانج و ناخمان کات، بۆیە لەگەڵیاندا دەنیشم و بیرۆکەکانمان دەگۆڕینەوە. لەسەر مادەکان و شێوی هونەرەکە بیر و ڕائاڵ و گۆڕ دەکەین تاوەکو ڕێک دەکەوین. مرۆڤ هەمیشە هەوڵی داوە لە ڕێگای هونەرەوە گوزارش لە هەستی قوڵی خۆی بکات و باز لە کاریگەری ژینگەکەی بکات. بۆیە دەکرێت هەموو مرۆڤێک لایەنی هونەری لەناو ڕۆحی دابوونی هەبێت و بە پێی توانە گوزارشتی لێ بکات. ئێستاش با بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 123,700 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 138,500 دیناری عێراقیە و 100 پاوەندی بەریتانی 160,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 16,000 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانی 4,100 دیناری عێراقیە و هەروەها مسقالێک زێڕی عیار 24 383,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 335,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 18 285,000 دیناری عێراقیە. پێشبینی زریانی موگناتیزی دەکرێت. زانایانی پەیمانگای فیزیا لە رووسیا پێشبینی دەکەن لە 24 ئەم مانگەوە زریانێکی موگناتیزی گۆی زەوی
بگرێتەوە ئەو زریانە کاریگەری لەسەر سیستمی وزە و تێکدانی ڕێڕەوی باڵندە کۆچەریەکانە بێت ئاماژە بەوەش دەکەن زریانەکە بۆ چەند ڕۆژێک بەردەوام دەبێت بەڵام بە تێپەڕبوونی کات کاریگەری زریانەکە کەم دەبێتەوە و زانانی رووسیا جەختیش دەکەنەوە کە یەکێک لە جۆرەکانی زریانی موگناتیزی دەبێتە هۆی لە کارخستنی سیستمی دەریایی و فڕۆکەوانی و هەروەها کەرتی پیشەسازی. هاوکات بافڵ فۆربیۆف سەرۆکی کۆمەڵەی پزیشکانی رووسیا ڕایگەاند زریانی موگناتیزی بە هیچ شێوەیە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ نابێت بەڵکو تەنیا کاریگەری لەسەر ئامێرە ئەلکترۆنیەکان دەبێت. بەڵێ ئەم زریانە وەکو باسمان کرد کاریگەری لەسەر مرۆڤ نابێت یاخود زیاتر پەیوەستە بە شەبەکەکانەوە بەڵام لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا گەردەلوولێکی بەهێز کە بە گەردەلوولی دراگۆن بەناو بوو کە چەندین سەدا پێش ئێستا هەڵی کردبوو بۆیە لە سەرەتای دروستبوونی کۆرۆنا و ئەو گەردەلوو لە جارێکی تر چەندین وڵاتی گرتەوە وەکو مسر و لوبنان و ئەو ناوچانەی دیکە کە پێوترا گەردەلوولی دراگۆنی ئەوەش بووە هۆی زەرەر و زیانێکی مادی جگەلەگیانی. بابەتێکی دیکەمان ئامادەیە کە شەربەتی تەماتە بۆ نەخۆشی دڵ بەسوودا بە پێی توێژینەوەیە کە لەلایەن زانکۆی تۆکیۆ بڵاو کراوەتەوە دەرکەوتۆ شەربەت بە بێ خوێ کاریگەری تایبەتی لەسەر پەستانی خوێن هەیە بۆ ئەو کەسانەی نەخۆشی دڵ و خوێنیان هەیە بەسوودا هەروەها چەوری زیانبەخش کەم دەکاتەوە. توێژەران دەڵێن کە ئەم توێژینەوەی یەکەم لێکۆڵینەوەی لەسەر کاریگەریەکانی شەربەتی تەماتە بکرێت. بێگومانێمە هەمیشە شەربەتی تەماتە یاخود ئەگەر بمانێت گیراوی تەماتە بخۆین لە ڕێگەی دۆشاوی تەماتی پێوترێ ئەی خۆین و بەکاری هێنین ئەگەر بە شێوەیەک ڕۆنی بکەین و یاخود تەماتی کوردی ئەوەندە سوودی تیا بتوانین هەندێک جار لە ئاساری بین و بیخۆینەوە ئەو هەموو سوودەی لێوەرەگرین بە هیوای تەندروستێکی باش و ڕۆژێکی خۆش بە هەمووتان بەرگە و بابەتەکانی ڕۆژ باشم پێشکەشکردن هەر شاد بن.